پێم دەڵێن مەحبوبە خێل و قیچە مەیلی شەڕ دەکا، خێل و قیچە یا تەرازوی نازی نەختێ سەر دەکا، خێل و قیچەیە بە غەمزە بۆ نیشانەی دڵ بە چاو، مەیلی ڕاستهاوێتنی مژگانی دڵ پێی کردەکە، چاوی هەم ڕەنگی گوڵی مەستی شەو و ڕۆژن مەدام، یەک لە نەشگوفتەی بەنەفشە یەک لە نەیلۆ بەردەکە، عەکسی چاوی تۆ لە چاویدا بە خواری تێدەگەی، کەش نەزەر کەی فەرقی خوار و ژوور و خێر و شەڕ دەکا، هەر کەسێ نوقسانی ڕووی باوێتە سەر ڕووی ئاینە، شایدی هەرچەندە ڕەئی العەینە کێ باوەڕ دەکا، کاتبی خێر و شەڕی عوشاقە بۆ وەسفی فیراق، لوتف و قەهری هەر بەجارێ سەیری دوو دەفتەرەکە، نالی ئەو وەحشی غەزالە کەس ئەبەرداوی نەکەوت، چونکە شاهێنی دوو چاوی تیژە دایم سەر دەکات. سلااوتان لێبێ بۆ ئەم شەو مامۆستا حسین حەسەن کەریم کە مامۆستا لە کۆلێجی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سلێمانی لەگەڵمانە بۆ گفتوگۆکردن لە بەرنمەیەکی تایبەت بە نالی. بەخێر بێ مامۆستاگیان. ئەروە بە خێراتنی مۆزیکژان ڕاستی جەمال کوردیەکەین کە بە ئامێری عود لەگەڵمانە. کورد و فارس و عارەب هەرسێن بە دەفتەر گرتووە. نالی ئەمڕۆ حاکمی سێ مڵکە دیوانی هەیە. مناڵێک لە گوندێکی دوورەدەست هاتۆتە نێوبوون و ژیاوە دوور لەشکی شارستانەیەک. خۆناغەکانی ژیانی ئەم شاعیرە یاخود ئەم مناڵە تۆ ئەتوانی پێمان بڵێ کە چۆن تێیپەڕاندووە تا گەیوەتە ئەوەی کە وەک خۆی لەو شیعرەیە ئاماژەی پێیەکە بۆتە حاکم لە ئاکامدا ئەویش بۆ سێ مڵکە دیوان. بەڕاستیە نالی خەڵکی گوندی خاکخۆڵی ناوچی شارە زورە. دیارە لە زمانی نالیە نەک شارە زور هەموو کوردستان و بەڵکو هەموو عێراقیش وڵاتێکی پێشکەوتوو نەبووە، ئاسی خوێنەواری تێدا زۆر بەرز نەبووە. بەڵام ئەم مناڵە بە حکمی زیرێکی خۆی و بلیمەتی خۆی و یارمەتیدانی کەسوکارەکەی دەستی بە خوێندن کردووە تا ئەم خوێندنی ئەو کاتەر زیاتر لە حیزب و مزگەوتەکانە بووە. چۆتە ناوچەی قەرەداخ و لە قەرەداخەوە سەرەتای خوێندنی دەستی پێ کردووە و دواتر هاتوۆتە سلێمانی. بەشی هەرە زۆری خوێندنی لە سلێمانی بووە. دواتر بۆ تەواوکردنی خوێندنەکەی چۆتە ناوچێ هۆرەمان بە تایبەتی لە دی خەرپانی لە لای زانای گەورەی ئەو وەختی مەلا عەبدوڵڵای خەرپانی درێژەی بە خوێندنیە و دواقۆناکانی خوێندنی لەوێ خوێندووە. هەمی زەکی بەگە فەرمێت لەوانەیە لە ساڵی 800 بە ساڵی 856 وە تەموتەمەنی نالی، یعنی داناوە 56 ساڵ لە لایەکەوە عەلادی سەجادیە لێ نەخێن لە 1970 لەدایک بوو، لە 1855 کۆچی دوای کردووە. مارە خەزنەدار قەنەعەتی وایە کە ئەڵێ هەموو تەمەنی زیاتر نیە لە 58 ساڵ، بەڵام ڕەنگە ڕاستنی قسە مامۆستا مەسعود محەممەد بێکە ئەڵێت بە حکمی ئەوەی کەوا باپیری مەلا عەبدوڵڵای جەلیزادە کە چۆ بۆ حەج لە مەکە نالی بینیوە و دواتر چۆتە ئەستەمبوڵ، یعنی ئەڵێ کە بە پیرم نالی بینیوە و نالی لە سەرو لە نزیکی 80 ساڵە بووە، یعنی 80 ساڵ بووە. یعنی مامۆستاگەر یارمەتیم بێ و دوایی نەختێ لە کۆتاییە یەینە سەر و سەفەری حەجۆی. بەس ئەو کەسانی کە لە فترەی ئەمارەتی بابانە نالی لە ئەو قۆناغی ژیانیا زۆر سوودی لێوەرگرتون، سالم و کوردیەت کەسێک کوچکە، ئەو سێ کەسە چۆن بوون؟ ینی لە ئەوەی ئەزانیاری تۆ بێ لە ئەوەی ئێمە زانیاری من هەبێ لەسەر ئەو سێ کەسە تەقەنیانەوە سێ کچکەی ئیمارەتی بابان. ئەو سێ شاعیرە تەوان سێ شاعیری بەتوانە و بەهرەداری ئەو سەردەمە بوون و لە قەسری شارشیاون. نالی وەکو ئیبداعی شعری، وەکو داهێنان، وەکو توانە، وەکو هێز، وەکو پێزی شاعرەکانی فەرقی زۆرە لەگەڵ سالم و کوردیە. یعنی لە سالم و کوردی بە چەند فەرسەخێ لە دوای نالیەوە. مامۆستا مەسعود محەممەد ئەڵێ ئەتوانین نالی ئەگەر نالی شاعری میلەتێکی دەسەڵاتدار وایە لە زۆربەی شاعرە ئیسلامیەکانی تێپەڕانوە. ئەنجا ئەمە بکەم بە پرسیارێک بۆ تۆ ئەی خوێنینەوە بۆ بەشێکی تری بەرنامەکە چینە قۆناغێکی ترەوە. مامۆستا مەسعود ئەڵێ ئەمانە هەموو بزانی جارێ کە شەرحی بەیتێکە کاڵێ بێ بزانی کە جارێ بەیتەکە نەزانی و بەیتی تریشی هەیە، هەتا لە واتای وشەکانی پێش دەگەیت لە واتای بەیتەکەی تر سەرگەردانەبی. خلاصە ئەم حکایەتێ عیشق و ئومێد و نەومێدیەی واتای بەیتەکانی نالی
تەنکاوێک نییە نەختێک دامەنی جلەکانمانی بۆ هەڵکەین و لێی پەڕینەوە ئێمە ئێستا لە بەردەم دەریایەکی شاریان زمان وێنە مۆسیقا لای نالی بە گوێرێ خوێندنەوەی خۆت و شارەزای خۆی حەزەکەم نەختێ بەڵمان بی بەرە وڵی شاری نالی خۆی نالی ئەگەبێنە سەر زمانی شعرەکە چکە پرسیارەکەی جەنە بە دوو بەش بوو زمان و وێنە لێکەوە جیاوازن زمانی شعری نالی بۆ سەردەمی خۆتە عن شعری کلاسی بەعامە گەریمە سێریکەین شعری نوخبەیە بەڕاستی ینی شعرەیە بڕی وەڵا هەموو جەماوەر لە هەموو ئاستەکانە چێشی ئەو شعرەوەکە خۆی وەرەگرێت یاخود لە شعرەکە تێگات زمانی کوردیش ئەو کاتە لەو ئاستەیە نەبووەکەەوە گەشەب کابڕێ هەموو شەکانی کوردی پەتیە و زمانێکی ڕۆمانی کوردیە و دوورە لە وشەی دێگانەوە کەتیا بێت ئەگەر سری هەموو جێڕێکی شعری نالی بکەین ئەبینین ڕاستە کوردیە بەڵام کەلیماتی عەرەبیشی تایە کەلیماتی فارسیشی تایە و ئەوەنە ئاوێتی نەک شعرەکانی نالی بۆ شعری هەموو شاعرەکانی کلاسیک بۆ شعری کلاسیک بۆ ئەناسرێت لەبەرەوە زمانی شعرەکەی زمانێکی ڕەوان و ساف و بێگەردە بەڕاستی نالی یعنی تعبیرەکەی لە مستەوای تەسویرەکەیەتی و ئەتوانم بڵێم زیاتریش چونکە ڕاستە و کەلیماتانە عەرەبین یا فارسین یا کوردین بەڵام کەلیماتی ڕەوان و پڕبەقڕی ئەو واتەیە کە نالی شتێکی دەبی بڕێ مەسەڵ بۆ نمونە ئەو حتا کە شانازەیەکە بە زمانی کوردیەوە یەکەم وشەی عەرەبی بەکارێنێت لە کاتێکە کە شانازەیەکە بە زمانی کوردیەوە ڕێک کەس بە ئەلفاظم نەڵێ خۆکردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالیبی معناکە مامۆستاگیان لە ڕووی زمان و لە ڕووی وێنە و لە ڕووی دنیا بینی نالیەوە لای من دوو بیت ئامادە کراوە بۆ بەرزستان کە تۆ بتوانی شیکردنەوەیەکی بۆکەی لە بیت یەکەمیانە نالی دەفەرمێت تۆ کە حۆری دووەرە نێو جەننەتی دیدەم چ دەکەی لەو دڵی پڕ شەرەر و سینەی سۆزانمدا تەوا نالی لەم جێڕای هونەرێکی زۆر جوانی بەکارهێنەوە ئەو پڕیوەستایەتی خۆی بشتنەوە لە شعرە بە خۆشەویستەکەی کە کەم ئەیبینێ یا نایبینێ لێ دوورە بە حۆری داناوە حۆری شوێنی بەهەشتە ئەڵێ تۆ کە حۆریت وەرە ناو جەننەتی دیدەم چکە بەهەشت ئەبێ هەموو شتەکانی لەبەر چاوە بێ شتەکان ببینی وش کە حەزی لەکەیت و پێت خۆشە بیبینی و شوێنی بەهەشت شوێنی حۆریە بەچی بێت بەهەشت بێت ئەم کە ئەیبینێوە لە بەهەشتەیە چکە گوڵ و گوزار و باخ و جوانی دنیا لە خۆشەویستەکەی بینێتەوە چ دەکەی لەو دڵی پرشەرە و سینەی سۆزانمدا تۆ کە حۆریت ئەبێ لە جەننەتا بیت ئیتر چی ئەکەی لە دڵماکە لە کاتێکا دڵی من گەرمە و ئەسووتێ بۆ تۆ ئەتاوێتەوە بۆ تۆ معقول نێت و حۆری بیت و لە ناو دۆزەخا بژیت حۆری بێت چی بێت لە بەهەشتا بێ نەکە لە دڵمە بێت و نەیبێنم هەمدیست لە بیتێکی دیکە نالیە فەرمێ سروشکم نەخشی چاوی تۆ دەکێشێ جەگەم سەردارەکەی منسوورە ئەمە ئیشارەتی کردو بۆ حادیسەیەک کە بریتە لە حادسەی منسووری حەلاج مەشهورە یعنی لە ئەدەبی عەربی و مێژووی ئەدەبی عەرەبیە منسووری حەلاج شاعرێکی سۆفی بووە و لە خواپەرستی و لە خۆشەویستی خۆی بۆ خوا گەیوەتە ئەو ڕادەیە کە وتەتی ئەنە الحەق یعنی کانە من هەر خوا لە خۆم ئابینمەوانێ وجانەوە کوفرێکە کردێت و کافریش خوێنی حەڵاڵە لەبەرەوە بڕیاری کوشتنی دراوە کوژراوە ئەڵێن کە کوژراوەشە خوێنەکەی کە ڕۆشتووە لەبەری تەنها ئۆستۆرێشەیە خوێنەکەش هەر ئەنە الحەقی نووسیوە ینی خوێنەکەی کە ڕۆیەوە بە عەرزەکەیە ئەنە الحەقی نووسیوە نالی ئەم شتەی بیستووە یان خوێنێتیەوەنێ و استقلالی کردو بۆ ئەم شێرە ئەڵێ سروشکم نەخشی چاوی تۆ ئەوکێشە ینی من کاتێک کە گریم بۆ تۆ فلمەسکەیان مکاوکاتە عارز وەکو ئەنە الحەقەکەی حەلاج ڕسمی چاوی تۆوەکە لەسەر ئەرزەکە یعنی من بووم بە جزئێ لە تۆ تۆ جزئێ لە من لە کاتێک تێکەڵە بووین جێگەم سەردارەکەی منسوورە ئەرشەوەیت ناتوانم حاشا بکەم لەوەی کە تۆم خۆش ناوێت تۆ خۆشەویستم نی یا دڵدارم نی لەبەرەوە مادەم کەشف بوو بە فلمەسکەیانماکە ئەترافی کرد لەسەرم ئەبێ منیش وەکو منسووری حەلاجم لەبێ ئەم شۆ لەدارم بن مامۆستا تا گەمان لە سازان خان بێت شارێکمان بۆ کە تۆی قیبلە دەمت سابێنە قوربان لەسەر قوبلە دڵم مەشکێنە قوربان وارە بنوارە دوو دەستی حەناییم حەنایی چی هەموو خۆ خوێنە قوربان شەقیکە غەیری حەبوبی تۆی تێداوێ بە دەستی خۆت دڵم دەربێنە قوربان لە بۆ خەڵقی خەڵات بەخشانی ماچە خەڵاتی من هەموو خۆ گوێنە قوربان فتووری چاوەکانت نانوێنێ بەنالی فیتنە بەس بنوێنە قوربان
مامۆسایەکێکی تر لە ئەو سیمانەی کە نالی پێ ناسرێتەوە ئەو چامەیە کە نردوێتەوە لە کاتی غوربەتە لە ئاوارەیە و بۆ سالم نالی پیاەک دوایەوەی سلێمانی بەجێڵێ لە شام غوربەتی سلێمانی و وڵاتی خۆیەکە لە قەسیدەیەکی دوور و درێژە کە یەکێکە لە شیعرەدارە درێژەکانی نالی لە شام و کەبیری سلێمانی و ئامارەتەکەکە کە بیسوێتی ڕووخاوە کە بەجێ هێشتووە لە زۆر شت قساکە بیری زۆر شتەکان نالی بیری ئەلەمداری شیعباسەکە بیری بەردی سەر شەقامەکە بیری ئاوی سەرچنارەکە بیری هەموو شتێکە بەس باسی شتێ ناکایی خۆی بێ لەو شارە بیری مناڵی ناکە بیری ژنی ناکە بیری مەدرسەیەکی خۆی ناکە بەناوی خۆی و بێ ئەم پیاوە بۆ ئەمەngە ئەو شوێنەی خۆشویستەوە کە هیچ شتێکی نەبووتایە ئەو بەو مناسبەیەشەوە لەبەرەوەی ئێمە ئەم شەو لە سەرچنار دانیشتوین یەک دێڕی هەیە بۆ سەرچناری نووسیوە لە هەمان شیعرە حەزەکەم ئەگەر پرەی شارەتێکی بێ بین ئەم جامەوە سەتا دەگەیە عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور چەشمێکە مثلی خۆر کە لە سەد جێبە ڕۆشنی فەورانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن وەک شەهابی نور یا چەشمە ساری خاتری پڕفەیزی عاریفە یان بۆ عینورە دابڕژێنێ لە کێوی توور هەموو شتێکی بیر بۆ هیچ شتێکی خۆشی نەبووە ئەم سەفەرەی چۆن دەستی پێکرد چۆن بوو بە و چامەیە بەڵێ خۆی نالی کە ڕۆشتووە لە کۆتایی مێنشینی بابانە ڕۆشتووە لە ئاخر ڕۆژەکانی مێنشینی بابانە بووە چۆ بە حەج چەندی پێچۆ لێ ماوەتەوە دوای گەڕاتەوە بۆ شام لە دیمشقەوە ئەو چەمە ئەنووسێ بۆ سالم دیارە زۆر هاوڕێی سالم بووە ئەو چامەیە بێزگەلەوەی کە خۆشەویستێکی زۆری خۆی بۆ کوردستان بەگشتی وەتەبەتی ناوچەی سلێمانی و شارە زۆر کەش زێری خۆی بووە دەرابڕێ طبعا نیشتیمان پەروەریەکەی ناریمان دەرەت بۆ دەرەخات خۆشەویستی خۆی بۆ نیشتیمانەکەی خۆشەویستی خۆی بۆ شارەکەی خۆشەویستی خۆی بۆ سلێمانی کە پایتەختی لێنشینی بابان بووە لە ڕاستیە بۆیە ینی حتا بە ئەڵێ بە بای خۆشنوژەکە ئەڵێ داخڵ نەبی بە عنبەری سارایی خاکخۆڵ هەتا نەکەی بە خاکی سلێمانی ئاڕۆی یعنی خاکخۆڵ کە گوندەکەی خۆیەتی ئەڵێ تۆ جارەکە مەچۆرە خاکخۆڵ لە پێشا کە زێری خۆم و شوێن لەدایک بوونی خۆمە تا نەچیتە ناو سلێمانی و شاری سلێمانی چکە یعنی زیکرایەتی ئەو لە سلێمانی بیرەوەری ئەو لە سلێمانی ژانی ئەو لە سلێمانی و دڵخۆشی ئەو بە نەنوێشینی بابان ئەوە دەریختۆکە ینی ئیسپاتی وەکە کە زۆر زۆر متعلق بۆ بەسلێمانی ئەو ئیتیانە بەڵام هەموو شتێکی ئەویشی تایە بۆ چکە نوێنشینی بابان و حکمی کوردی و ئیداری کوردی یعنی ئەو پڕی عیزەت و سەبەرزی نالیەکێت لەبەرەوە وجودی خۆی خاک و نیشتیمانەکەی خۆی شارە زۆرەکەی خۆی و خاک و خۆڵەکەشی بە جوز ئێگنسی بینیوە نیشتیمانە گەورەکەی کە کوردستانە و ئەو نیشتیمان گەورەکە ئێستا لەژێر تەسەڕوف و حکمی بابانەیە بەڵام بیستوێتی کە سلێمانی تازە وەکو جاران نەماوە نوێنشینەکە تێکشووە تورکەکان هاتوون داگیریان کردووە پرس بە سالمەکە ئەڵێ ئایا دەمکاتیا بێمەوە باشە یا خود نێمەوە ینی من طبعا سالم بە چامەکەی خۆی کە جوابی ئەتەوانێ نەسیحەتێک کارەمێرە و ئێستا و سلێمانی بەجێ هێشتەوە و شاری بەجێ هێشتەوە و نیشتنی بەجێ هێشتەوە خۆی نەماوە و تازە ئەم وڵاتە نایەتەوە نەزمەکەی خۆی وە خۆی لێ نایەتەوە هەتا جارێکیکە نەکەوێتەوە دەستوارەسەکانی خۆی عاشقی بێدڵ دەناڵێ مەیلی گریانی هەیە بێشکە هەورەتری چقە چاوی بارانی هەیە چاوی من دەمدەم دەڕێژێ ئاوی ساف و خوێنی گەش دابڵێن دەریای عومانە دوور و مەرجانی هەیە پەرچەمی ڕوودا دەپۆشی پێچی زوڵفی پێچەیە
دابە ڕۆژیش پێی بڵێن شەمعی شەبستانی هەیە ئاسمانی حوسنی مەحبوبەم لە ئەبرۆ و زوڵف و ڕوو دوو هیلال و دوو شەو و دوو ماهی تابانی هەیە هەر لەبێت یاسینەشت هەردوو بە دەرخەدا بڵێن لەعلی ڕومانی هەیە یا لەعلی ڕومانی هەیە وەحشیە لێمان لە بەرتەعنی ڕەقیبی سەد سیفەت ڕاستە هەرزەی ڕۆحێ بۆ وەسواسە شەیتانی هەیە دڵم شەبەک بوو لە بەرێشانی نیشانی مژات حیفە قوربان ئاخرم ئێشانە ئێشانی هەیە لەحزەیەک و لەمحەیەک چاوم بە چاوی ناکەوێ کێ دەڵێ وەحشی غەزالە مەیلی ئینسانی هەیە دەکرێت بپرسم مامۆساگیان لەو کۆمەڵگە دژوارەدا و لەو سەردەمەدا نالی لەسەر زۆر بابە شێعرمی نووسیوە وە قسەی خۆی هەبووە تایبەت بۆ بابەتانە بە تایبەتی پەیوەندی کۆمەڵایەتەکان وە کێشەی ژنان زۆر بە دووباری کۆمەڵایەتی هەبووە لەو کاتەیە ئەگەر تۆزێ بە عیبش مەرگرا بێ بۆ ئەو کەمەلایەک و زانایەکی ئاینی بۆ بشتەسەری بنووسێ ئەو کۆت و پەیوەندیشکان و کردوەتی مەسەر بۆ نمونە لەوانەیە بەس شعرێک یانی بە شێوەیەکی داشۆرینی تیا بێ لە ڕاستیە بەکاری هێناوە یعنی وەکو لەو شعری کە بەناوی شعری مەستورە بەناوانە تۆزێک داشۆرینی تیا و تۆزە زەقە و ئینسان کەی خوێنێتەوانی هەز ناکە مەلایەک و زانایەکی گەورەی کورد لە ئاسی نالیا و لەو سەردەمەی نالیا بتوانێت شعری وا بنووسێ بەڵام لەعینی کاتە پێچەوانی ئەوە مەسەل شعری زۆری هەیە مەسەر بۆ ئافرەت وەکو قیمەتێک کە بۆ ئافرەتی دابنێ وەکو کائینێکی کە زیندوو کە جێگەی نرخ و بای خۆیەتی وەکو شعری کە بە ئەڵێ ینی عشق کە مەجازی بێ مەدە مەیل بە کەس ئیلا کچ و لەیلا کچ و عەزرا کچ و شیرین کچ و ئەمە ینی شعرێکە بەڕاستی بایەخێکی زۆری و یاعتیبارێکی زۆری جێڕاوەتەوە بۆ ئافرەت لە شعری مەستورەکە تقریبا تۆزێ هێنی تایە و هەروەها بعضێ لە شعرەکانی تری نالی ئەتوانین بڵێن ینی نوعی لە یاخیبوون ئەگەر جائز بێ بڵێن یاخیبوون بەڵام یاخیبوون نییە ینی پەیڕەونەکردنی هەندێ بە دووباوە کە لە ڕاستی حەقی بۆ پەیوەندی پەیڕەوی نەکا من وابزانم ئەو شعرەیەکێک کە لە دیوانەکە ینی کە باسی نالیە کرێ قەت ناتوان ئەو شعرە فەرامۆش کرێت ئەمە ینی ڕەنگە ڕوئیای جیاوازەیە لەسەری بەڵام لە هەنێ شوێن لەنێ لێکۆڵینەوە ئەوە ئەگەڕێنەوە بۆ بۆدی سایکۆلۆژی نالی وەک ئەفرێنەرێ وەک داهێنەرێ قسەکردن لەسەر هەنێ شتی تا بۆ محەڕەمات لە سەردەمی ئەوە قسەکردن بە مەفزوحی لەسەر لە جەستەی پیا و جەستەی ژن ینی شتێک بووە ئەکرێ ینی خوێندنەوەی جیا هەبێ لەگەڵ یان نەبێ یەکێک جوانتر جۆرێکی تر لەگەڵیا بێ چونکە لە بێلەوە لە عینی ئەو شعرانە شێ مەسەلەن لە شعرێکی تریا باسی هەمان شتەکە بەس وەکو شعر بە مەفزوحی باسی ناکە التقای پۆڵا و ئاسن هەر نیزا ئەو گیر و داد جەمعی ما و ئاو زەند و مەرد و عەفرات ئەویش خۆ شتێک هەر وەکو ئەوە بەڵام مادام ناچینە ناو ئەوە کە بابەتێکی زۆر داهێنەرانی نالیە بەڵام نالی ئینسانی خۆشویستووە ینی هەستەکەم لە ئەو شعری کە بۆ کەرەکەی ئەڵێ ئەوە یەکێکە لەو شعرانی کە جوارێکی تر نالی زۆر بە ئازایانە لەو مجتەمەعە گوێدرێژ و ئینسان ئەباتە یەک مستەوەوە وەکو عەقڵ وەکو بیرکردنەوە کاتێ ئینسانی بیر نەکاتۆڵی ئێمە دوکمان حیوانین بەزەوەی تۆ گوێکوت و من گوێدرێت یعنی ئەوە پیاەکی مەلا لەو زەمانەیە لەو ئەوە کە بەڵام هەمی واز لێنی بەرنامەکەی تر بەرەو کەمیە ڕات زۆریش وتمان لە بیدایەتەوە وتمان نالی دەریایەکە ئەمە مقۆناغی باز ناکرێ حەزەکەم ئێمە پێش کۆتایی تۆ داوامان لێوکەی لە من یا لە سازانخانەیە لە دوکمان شعرێکە بۆ بخوێنینەوە بچین بەرەو کۆتایی وردەوە والله خۆشایی نالی من چی یعنی من ناتوانم خۆم زۆر زاری نیامەوەی کە من شعرشی نالی بخوێنەوە دیوانەکە واکەمەوە هەرچاتە بەردەستنی بخوێنەوە چکە هیچ شتێکی لە فەزڵ نایە بەسەری تریانە هەموو شعرەکانی جوانە چکە من لە ڕاستیان ڕۆنم بۆ هونەرەکە بۆ تەسویرەکە بۆ قووەتی تعبیرەکە بەڵام ڕەن بێگە بە سازانخانە ئاسانتر بێ بخوێنێت
چاوەکەت ئاگل لە سینی عاشقی مسکینەکە وازان شتێکی جوانە ئەگەر بخوێنێتەوە ئاسانە خوێندنەوەی تۆ بینەران ئابین مامۆستاگیان سەرچاوم بێگومان هەتا قسە لە دیێڕەکانی ئەم شاعیرە بکەین دووبارە و سێبارە هەر مەشغوڵی دیێڕەکانی دواتر و دواترمانەکاتەوە لەبەرەوە قسەکردن لەسەر نالی کۆتایی پێنایە. چاوەکەت ئاگر لە سینەی عاشقی مسکین دەکا مەستە مەیلی چەند کە بابێکی دڵی خوێنین دەکا تاڵبی لێوین و ئەڵقەی زولفمان نیشان دەدا ڕاڕەوی مسرین و ئەو ڕوومان لە مولکی چین دەکا تامایەن بێ کە زۆرن دەستگیری و دەستکوژی فەرقی سەر پەنجەی بە خوێناوی حەنا ڕەنگین دەکا بێ قسێ کونچەی دەمت کاتی دەبەت سۆم ڕوبەڕوو هەتکی شوعلەی بەرق و نەزمی دائیرەی پەروین دەکات تیری مژگانت لە سینەمدا دەچێ بۆ پیری دڵ هێندە کەج ئاینە قەسدی خانەدانی دین دەکا گۆڵ بەدەمبادی سەباوە پێکەنی یعنی وەرە تۆ لە وەسلم بۆ بەرە ئەو بۆیە بولبول شین دەکا چاوی من بەحری محیتی تۆیە بۆ دەفعی گەزان چاوی من بەحری محیتی تۆیە بۆ دەفعی گەزان لێت معەن بێ کەنالی گوڵ بەدڵ پەرژینەکە پێشۆی کۆتایی بەم بەرنامەیە بێنین دەمەوێ سوپاسگوزاری خۆمان ئاراسەی هەرێگلە بەڕێز مامۆستا حسین حەسەن کەریم کە مامۆستای کۆلێجی زانستە ئیسلامیەکانە لە زانکۆی سلێمانی کە لەگەڵمانە بوو بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم شاعیرە بەڕێز مۆزیک ژان ڕاستی جەمال کوردی کە بە ئامێری عود لەگەڵمان بوو بۆ هاوکاری بەڕێزم هونەرمان ڕزگار ئەمین بۆ میوانە ئازیزەکانیشمان کە ئەم شەو لەگەڵ ئێمەدا میوان بوون تا بەرنامەی داهاتوو خوا ئاگای لەتان بێ.